کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ڕێژەی تەلاق و بەرزبوونەوەی ئەو ڕێژەیە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو. هۆکارەکانی پشت بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق یاخود جیابوونەوە بۆچی دەگەڕێتەوە؟ تۆڕە کۆمەڵایەتیەکان، کێشە ئابوووریەکان، کێشە کۆمەڵایەتیەکان وە تەواوی ئەو بربەستانەی دێنە بەردەم کچێک و کوڕێک کە ژیانی هاوسەری پێک دێنن و دواتر بڕیاری جیابوونەوە دەدەن چییە؟ ئێمە دەمانەوێت بزانین بۆچی ئەو ڕێژەیە بەرز دەبێتەوە و چارەسەرەکانیش بە چ شێوەیەک دەبێت؟ تۆ زەواجت کردووە؟ بەڵێ. لە مێژە؟ ساڵێکە. ساڵێکە. بەڵێ. بە خۆشەویستی یان بە خۆشەویستی؟ بە خۆشەویستی. پێت ضرورە لە پێشوودا کە هاوسەرگیری دروست بکرێت بە خۆشەویستی بێت؟ بەڵێ. باشە بەڵام زۆر جار دەگوترێت خۆشەویستی نێوان کچێک و کوڕێک لە پێش زەواج دواتر تەلاقی لێ دەکەوێت. نەشەرتەوە. شەرت نییە؟ نەخێر شەرت نییە. شەرت ئەوەیە ئەو زەواجای کە دێتەکردنەوە ئەو کۆمەلگا دروست بیت، یعنی قەیرانی دارایی نەبیت، ئەو شتانە نەبێت. تۆ گرفتی ئابووری تێ ئێستا؟ بەڵێ ئەمە. گرفتی ئابووری تەیە؟ بەڵێ. یعنی کرێتی؟ کرێتیمە و شاد نێتوەرکیشم هەیە و کاریشم نییە. ئەوە بۆتە کۆسپێکی گەورە بوو. طبعاً گەلێک. یعنی ئابووریەکە ئێستا وای لێ کردو چێژ لە خێزانداری نەبینی. بەڵێ. منداڵە دروست کردووە؟ بەڵێ. کچێکم هەیە. کچێکت هەیە؟ بەڵێ. ڕێگا دەدەی منداڵی ترت هەبیان دەوەستی تا کارێک دەدۆ؟ وەڵایە تا کارێک نەبی ناتوانم. ناتوانی منداڵ ناتوانم. پێم بڵێ وەکو پارێزەرێک زۆربەی ئەو کەیسانەی کە دەیبینن کەیسی تەلاقە زۆرە کەیسێک لە دادگاکانی کوردستان بە تایبەتی لە کۆمەلگای کوردی لە دوای ئەو فەوزات تەکنەلۆژیایی کە هاتە ناو کوردستانەوە مەسائیلی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و تەکنەلۆژیا زۆر کاریگەری هەیە لەسەر تەلاق. کەیسمان هەبووە لەسەرەوەی ئافرەتەکە نامەیەکی بواتە لایەن هاوڕێیەکەیەوە توێتی سڵاو گیانەکەم پیاوەکە هاتووە داوای جیابوونەوەی کردو لە دادگا. یعنی بەس لەسەر سڵاوێک لەسەر ئەو سڵاو گیانەکەم یعنی پێی وایە ئەوە ورژاندون و پێدانی ڕۆمانسیەتە. ینی حاڵەتی ئەوامان هەبووە. اینجا مەسائیلی بێکاری، مەسائیلی نەبوونی هێزی کار، یعنی ئەوانە هەمووی تەئسیری هەیە. ڕۆشنبیریەت لە زەوازدا خاڵێکی ئەساسیە. هاوسەرەکانمان بەس پێیان وایە زەواجکردن لەلایەن ئافرەت ئەوەیە کە تارایەکە دەکەن بە سەریاندا. پیاوەکان ئەو ڕۆژەیەکە دواتر نازانن کە ئەرکەکانی چی دەبێت بەرامبەر بە پیا و مافی چی دەبێت. بە تەکید ئەرک و واجباتەکانی ژیانی خێزانی زۆر بەکەمی فەهم دەکەن. جیابوونەوەی ژن و مێرد پێت ئاساییە؟ لەبەر عورفی عەشایریمە وای لێکردوین بەڕاستی وای لێکردوین جیابوونەوەمان گەلە زۆر بووە. بۆ ئینسان ئەمڕۆ جوان کە ژنی دێنێ یەکەمیشت بناغاکەی دانەناوە. باشە بۆ ئەوروپا پێشکەوتووە عقلێتەکەی پێشکەوتوو بووە. بەڵام ئێمە هەموو کاتێک فکر لاولا دەکەینەوە عورفی عادەت و تەقالیدی. پێشتر تەفاهم نییە لێک تێگەیشتن دزانی بۆ عایلەی ماڵی کابرا یان عایلەی ماڵی فلان کەسی دەبێتە شتێکی کێشەیەکی گشتگیر. نەکچەکە لە کوڕەکەی حاڵی دەبێت نەکچەکەش لە هەمان لە کوڕەکەی حاڵی دەبێت. پێم بڵێ ڕێژەی تەلاق زیادی کردووە یان کەمی کردووە؟ بە پێ و زانیارانە ئەمە هەمە زیادی کردووە چونکە دەتوانم بڵێم لە ماوەی 3 مانگە زیاتر لە 1000 داوای تەلاق و جیابوونەوە هەبووە لە حالەتی تەلاق. بەڵێ. هۆکارەکان چین ئەوەندەی کە تۆ جێبیست دەبی هۆکارەکانی جیابوونەوە چین ینی ئەوانەی کە جیا دەبنەوە دەوڵەمەندن هەژارن لە هەموو چینەکانی کۆمەلگای تێدا لە دەوڵەمەندی تێدا لە هەژاری تێدا بەڵام ئەوە ناگەڕێتەوە سەر ئەوەی ئەتوو یعنی مقایەتێکی لەسەر یەک چین چونکە ئینسانەکان تێگەیشتن و ناتێگەیشتن لە مابینیان ڕوودەداتن و تەداخلکردنی کەسی سێم زۆر جار هۆکارە لۆ جیابوونەوەی ئەوە تەداخلکردنی کەسی سێم لایەنەکەماوە ئێستا کەسی سێم تەداخل دەکاتن یعنی ئەو ڕۆژە داوا هەبووە بابی کچەکە هاتە لە جاتی بابی یعنی لە جیاتی کچەکەی قسە دەکات خەر ناکرێ ئەوە یعنی ئەوانش داخلی داوای بوونە لەگەری وە سەبەبەکە شێ یعنی بە داوای لێبوردنیشەوە لە بۆ ڕێکخراوەکانی مافی ئافرەتان ئەوانە هەندێک هۆکارن هەندێک ئەوانیش هۆکارن یعنی
نەمانگوتە مەسەرەن ئافرەت با مافی هەبیتن بەڵام خراپ بەکارهێنانی ئەو مافە زۆر جار دەبتە ئیستیغلالکردنی پیاوە بەکارهێنانی بەڵێ هەبوو ینی بەڵێ ئەوەش هەبووە یعنی ژنەکە ئیستیغلالی کردی پیاوەکە بە هەموو شێوەیەکی و ئافرەتە ڕازی بوو بەڵام ئەو گوتی نەخێرە من ڕازی نیم ینی لە هەردوو تەرەف خەلەل هەیە زێدەبوونی ڕێژەی تەلاق بەدبووچوونی تۆ هۆکارەکان چین زۆر جار دەگوترێت تۆڕە کۆمەڵایەتەکان هۆکارن بێگومان تۆڕە کۆمەڵایەتەکان سۆسیال میدیا دەورێکی هەیە دەورێکی باشیە لە هۆکارێکی یعنی سەرەکیە بۆ شتە بەڵام هەنێک کەناڵی ناحکومی هەیە دەوری ڕئیسی ئەوانەی بن خاستن بە دابەزاندنی هەنێ درامای تورکی بەتایبەتی دراما تورکیەکان 100% دەوران هەیە لەسەر تەلاق لەسەر جیابوونەوە لەسەر کێشەی خێزانی لەسەر کێشەی کۆمەڵایەتی دراماکان وای کردووە ینی ئافرەت زوو بڕیار بدە جا بتۆ پیا زوو بڕیار بدە لە 100% درامەکان ئەسڵەن هیچ بەهایەکیان ینی لە هەموو دراماکانە هەر ئافرەتێ دوو پیاوسێ پیاوی هەیە وا مناڵێکی بووە هێشتا کە زەواجی نەکردو مناڵشی بۆ لای پیاوێکی کەیە لەو لاوەیەکی کەشی خۆش دەوێت ینی کۆت و بەند و شەرم و ئەو شتانەی نێ هیچی نێشتووە هیچ بەهایەکی نێشتووە هیچ ینی ئەوەیەکی نییە هیچ 100% ینی دەوری کاریگەری ئەوە ڕئیسی ئەو کەناڵە ناحکومیانەیە کە بەبێ سانسۆر هەموو شتێ بڵاوکەنەوە ئەوە 100% دەورەکە ئەوانە باشە هەندێک تەمەنیان بچووکە کچ بە مێر دەدەن ینی پێت ڕاستە کچێک لە تەمەنی 14 ساڵی شوو بکە بەقەراتی من شتێکی تەبیعیە لە تەمەنی بچووکی بەڵام دەرەوە پشتەکەی دەور دەبینن تا چەند ئەو مناڵە توانای هەیە خۆی بەڕێوە ببە یاوەتە چۆن پەروەردە کراوە ئەوانە هەموو دەوری ڕئیسی دەبین ناو کۆمەڵگە پێ دوایە کەس ئافرەتێک 14 ساڵ یان کوڕێک 14 ساڵ ژیان دروست بکە پێت زۆر شتیوا هەبووە ینی زۆر شتیوا هەبوو سەرکەوتوش بووە سەرکەوتوش بەڵێ دەورا پشتەکەی پشتگیریان کردی و سەرکەوتوش بووە بەڵام ئەگەر بێت و دەورا پشتەکەی هەر وەکو عرف و عادەت ژنی لە بۆ بینیان شەکەی بەمێردن بێگومان ئەوە زۆری سەرکەوتو باشە تۆ پێم بڵێ لە پێشودا یەکتر بینین قسەکردن دەرفەت زۆر کەم بوو و ژنومێر دشمان دەبینی تەمەنێکی زۆریان لەگەڵ یەک دەبردەسەر ئێستا وەسایلی یەکتر بینین قسەکردن یەکجار زۆرە و ڕێژەی تەلاقیش زۆر بووە خزاروەیە ئەو شتەیە وای لێ دەکا ڕێژەی تەلاق زیاد بی ئەگەر لە ڕێی خۆشەویستیەوە یەکەم جار خۆشەویستی دروست بکەن و بەبێت یەکتر دیتن لە دوای زەواج خۆشەویستەکە دروستبی زۆر سەرکەوتوتر دەبین لەوەی پێش زەواجەکە خۆشەویستی ئەوەی لە پێش زەواج ئەوەی لە پێش زەواج خۆشەویستیە بە قەناعاتی من 100% دوای ئەوەی فکری لێ دەکاتەوە لە دوای زەواج ئاوا نابی دەگوترێت تەلاقی فەوڕی هەیە بۆ چەند ساعتێک مارەی دەکە دوای تەلاق درا و حاڵەتی وە هەبووە من ئێستا کەسێکم لەلایە ژن و مێردێکن فقط 3 شەو لەلای بووە 3 شەو لای بووە هاتووە داوای کردو تەلاقم داوە باشە بەس بەمەبەست بووە و زەواجە ینی بۆ خۆیان بڕیاریان داوە 3 شەو بەیەکەوە بن یان خلاف لە بینیانە خلافە لەسەر خلافەکە بووە زۆرن ئەو حاڵەتانەیان کەمن هەیتمان پێش دوخولیشمان هەیتمانوانە خلافە یان ئەوەتەیە دەگەڕێتەوە لە بۆ ئەو خیانەتەی کە لە بینی ژنەکە یان پیاوەکە زۆر جارێ ژنەکە داوای دەکاتوانە پیاوەکەی ئەو نەوعانیە کە خۆی بیستوێتی ئێستا ژن زیاتر داوا دەکەیان پیاو هەردوو ڕێگەزمان هەردوو ڕێگەت باشە بەڕاز ڕێژەکە زیادی کردووە دەڵێن زیاد دەکەی کاکە کۆمەڵگاش ڕێژەی زیاد دەبێت من داتایەکم لەلا هەیە بەداخەوە لە سلێمانی هەرگەلەگەرێک زۆر زیادی کردووە یعنی ئەتوانم برێن 100% زیاتریش 100% زیاتریش بە بەڵگە دەڵێ بەڵگە هەیەتم نا بە تەخمینە بە بەڵگە هەیەتم هەرچەندە ئێستا و داتا وردەم لەلا نییە بەڵام ساڵانە 125 زیاد دەکە سلێمانی یەکەمە سلێمانی یەکەمە هەولێر دووەمە نەوەڵا دوهۆک دووەمە هەولێر سێمە هەولێر سێمە لە تەلاق سلێمانی یەکەمە دووەک دووەمە ئامارم لەلایە ئامارم لەلا هەیەوانە و زۆر بەوردیش ئامارەکەی محکەمەیە ئامارەکە محکەمەیە و زۆر دقیقیشە ئەنجومەنی دادوەریشە باشە و حاڵەتێکی ئاساییە تەلاقدان جیابوونەوە یانیش خۆی مەترسیدارە یان بۆ کۆمەڵگا خۆی ڕێژەکە مەترسیدارە دەبێ حکومەت پێداچنەوەی پێدا بکات زۆر بەڵام یاساش دایناوە جیابوونەوە احتیاطیە زێدەبوونی ڕێژەی تەلاق جیابوونەوەی ژنومێر حاڵەتێکی ئاساییە بە بۆ چوونت ئەو ڕۆ بوویتە حالەتەکی ئاسایی لەبەر ئەوەی مەسەلەن پێش ئەوەی ئەو قانونەی دەربکرێت کە
لە تەمەنی هەژدە ساڵی کچ و کورداوە کرا لە محکەمەی فعسات لێ بکرێ بەڵام لە ناو کۆمەڵگایمە ئەو تشتە هەرمایە مەسەلەن زوو بە میردان بەڵێ زوو شوکردن زوو شوکردن زوو پێکهێنانی ژیانی هاوسەری ئەو حالەتە مەسەلەن کۆمەڵایەتی هەرمە عرف و عادەتە ینی غەڵەتە غەڵەتە مەسەلەن ئەو عرف و عادەتەش هەردەمینێ چکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایش عرف و عادەتیە باشە بەڵام تۆ پێم بڵێ ئێستا پێشتر گلەی لەوە دەکرا ینی کەسێک دەچۆ خوازبینی کەسێک ینی بە سوتفە نەشی دەبینی زۆر جار ینی باو و باپیرانمان باسییان لێوە دەکە ینی بە سوتفە خێزانەکەیان لە شەوی بەزاوە بوون دەیان بینی ڕووساری چۆنە ئێستا پەیوەندیەکان فراوان بۆ تۆڕی کۆمەڵایەتی هەیە بۆچی دەبێت ڕێژەی تەلاق زیاتر بێت ئەو کات کەمتر بووە ئوستاز ئەو کاتی مەسەلەن هۆکارەکەی دەگەڕێتەوە مەسەلەن خەڵک یعنی تەماشای بکەی وەسایلی موبایل مەسەلەن وەسایلی تۆڕی تیڤەکان وەسایلی ئەنتەرنێت مەسەلەن خەڵک واعی بووە سەفەرکردن یعنی ئاسانکاری ئەو هەموو دەوڵەتەی بەکاردەهێنرێ لە بۆ خراپەی بەکاردێن ئەگەر بێت لە بۆ چاکەی بەکاربێنێن مەسەلەن نەحمەتەکە ئەوە بەپێی ئامارەکانی ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان ڕێژەی تەلاق لە نێو هەرێمی کوردستان لە شارێک بۆ شارێکی دیکە جیاوازی هەیە و ڕێژەی تەلاق بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو زیادی کردووە لە هەرێمی کوردستان لە عێراق لە ساڵی ڕابردوودا لە ساڵی 2010 بەپێی ئامارەکان تەنها لە ساڵی 2010دا نزیکەی 1 ملیۆن حاڵەتی تەلاق هەبووە واتە ڕێژەکە یەکجار زۆرە سەبارەت بە هەرێمی کوردستان من هەولێر دێنمەوە وەک پایتەختی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر لە ماوەی 3 مانگی ڕابردوودا نزیکەی 1000 حاڵەتی تەلاق لە هەولێر ڕوویداوە لە سنتەری شار لە دەرەوەی سنتەری شار حاڵەتەکان جۆر بە جۆرن بەپێی ئەو ئامارە نەگونجان لەگەڵ یەکتر هۆکاری یەکەمە جیاوازی تەمەن دامێن پیسی نەبوونی ماڵی جیا ژنهێنانی دووەم کە ئەوەش بۆتە حالەتێکی گەورە و تەکنۆلۆژیای سەردەم ئەویش یەشتێکە لە هۆکارەکان و توشبوونی یەکێک بە نەخۆشی لە هاوسەرەکان تووشی نەخۆشی دەبن هۆکاری کۆمەڵایەتی ئابووری ئاینی و چەند هۆکارێکی تر ئەمانە هەموو ئەو هۆکارانن کەوا دەکات ڕێژەی تەلاق زیاد بێتەوە. چەند جارێکە یاساکان هەموار کراونەتەوە سەبارەت بە پرسی تەلاق. پێت وایە لە کاتی جیابوونەوەی ژن و مێردێک مافەکان وەکو پێویست دابەش دەکرێت یاساکان لە خزمەتی هەردوو ڕەگەزینێر و مێدایە؟ نەخێت ئەوەی تۆ باس لێ دەکەی بە هیچ شێوەیەک وانە یاستا بە بەڵگە دەڕوە لە دادگاکان هەموو شتێک لە دادگاکان بە بەڵگە دەڕوە کەواتە هیچ پێویست بەوە ناکە یعنی یەکسانی لە نێوانیان دابەش بکرێت بۆ نمونە پیاوە کە ژنی خۆی تەلاق دەدا دێتە دادگا هەموو ئەمەلا کوشتەکان بە ناوی خۆیەتی لێرەدا ئافرەتەکە بێبەش دەکە لە هەموو مافەکانی دادگا شتێکە بە بەڵگە ئەیستەلمێنێ بەڵگەکان چیە مەسەلەن مولکە خانووە هەر شتێک ئەستەیارەیە زۆر جاری وە هەیە ژنەکە ئەستەیارەکە بە پارەی خۆی کراوە بەڵام لەبەرەوەی نەیتوانێ بچێتە مرور بە ناوی خۆی بکە هەڵستا بە ناوی پیاوەکە ڕێگای نەداوە یاخو پیاوەکە ڕێگەی نەداوە بچێتە مرور سیارەکە خۆی هەڵستا بە پارەی ژنە خێزانەکەی کراوە بە ناوی خۆی کردووە لەو حالەتەیە کە دەگاتە دادگا و محکەمە دەیەوێت ژنەکەی خۆ تەلاق بدە لە هەموو مافەکانی خۆی بێبەشی دەکەی یعنی کەواتە هەتا ستیارەکەشی لە بندەستی دەدێنێ خانووەکەش لە بندەست دەدێنێ بۆ ماڵەکە بە کەلوپەلی ناو ماڵ بە پارەی ژنەکە کراوە لە دادگا هەمووی دەکەوێتەوە سەنای پیاوەکە لێرەدا قانون لەگەڵ مافی ئافرەت دانیە. مامۆستا بەشێکی زۆر لە گەنجەکان دەڵێن زەڕورە هەر کەسێک ژیانی هاوسەری پێکبێنێ دەبێت لە سەرەتادا خۆشەویستی لە نێوانیان هەبێت بۆی لە پاشان وا دەکات هاوسەرگیریەکە سەرکەوتوو بێت تۆ دەڵێ چی؟ وڵاهی من دەڵێم خۆشەویستی لە دوای زەواجەوە ببێ باشترنەوە لە پێش زەواجەوە بۆ بەڵگە چیە کە خراپ بێت؟ وەڵای لەبەرەوەی ئێستا کوڕ و کچ دەبینی یەکتریش نابینن بە تەلەفۆنەوە علاقە لەگە یەکدی پەیدا دەکەن لۆ فترەی کەم مارەی دەکات دوایە دەبین تەلاقی دەدا کاتی خۆی ئەمە هەر ژنشمانە دەدی باوکمان دەچین بلوی داخوازی دەکردین و زۆر باشی دەردەچ و خۆشەویستی لە دوای زەواجەوە پەیدا دەبوو. چەند ساڵە تۆ هاوسەرگیری کردووە؟ تقریبا لە 79 تاوکو ئێستا چەند ساڵە؟
تقریبا 40 ساڵە بەڵێ جیابوونەوە تەلاقت پێ جەریمەیە بەڵێ ئەرێوەڵە تاوانە بەڵام ئێستا زۆر کەسێ بە تاوانی نبینی دەڵێ حالەتێکی نۆرمال بەڵێ ئەخە خۆشەویستێکە لەسەر ئەساسەوە نییە لەسەر ئەساسەوە بەڵێ بە کورتی و کوردی ئەگەر هاتوو پرۆسی هاوسەرگیری لەسەر بنەمای ئاینی دروست و کوردەواری خۆمان ببەسترێت ئەمە سەرکەوتوو دەبن یانی لە دەرەوەی محکەمە سەرکەوتوو دەبن محکەمە ناو محکەمەی کوردەواری هەر بەرەوەی مەلاوە ئستەس ناوانیە مەبەز نییە ئەگەر هاتوو پرۆسەکە لەسەر بنەما ئاینی و دروستیەکان ببەسترێت لە ناو دادگا دوور لە هەموو حسابەکان بکرێ ئەوە سەرکەوتوو دەبن بەڵام ئەگەر هاتوو لەسەر بنەمای لابەلال پەلەکردن لەڕێی سۆشیال میدیا لە ڕێی شتی تر و لەیان لە ڕێی مەسەرەن ئەو شتانەی کە کاریگەری زۆریان هەیە لەناو کۆمەلگا ئەوە زیاد دەبن وەکو چیانی شتی تر و کاریگەری چیانی نمونەیەکم پێ بڵێ بۆ نمونە ئێستا زۆری ئەو خراپ بەکارهێنانی ئەو مۆبایلە ئامرازەکانیمە گرفتە تۆکو پەرلەمانتارێکی کوردستانی لە بەغدا پەرلەمانتاری سەبارەت بە زێدەبوونی ڕێژەی تەلاق لە عێراق شتێک گەیشتنێک و خوێندنەوەیەکت هەیە هۆکارەکان زۆرن هەندێکیان پەیوەندی بە خودی یاساکەەوە هەیە یاسای حوالی شخصی کە لە ساڵی 59 دەرچووە هەموارکرا و پێویستی بە هەمواری زیاترە لەوەی لەگەڵ بارودۆخی ئێستای عراق بگونجێ هەندێکی دیکە پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە هەندێکی تر پەیوەندی بە بارودۆخی سیاسی ئەو وڵاتە هەیە کە بۆتە هۆکار بۆ تێکدانی بارودۆخی ئابوووریەکەش لەگەڵ خۆی چکە معلومە لە لای جەنابتان کە بارودۆخی ئایکا کە زۆرۆفی عایلی اقتصادی هەر خێزانێک تێک دەچێت کاریگەری دەبێت لەسەر ئابووری بە دەرەجەیەکە لە عێراق ناتوانین بڵێن ئابووری بە دەرەجەیەکە خودی یاساکە وەکو باسم کرد هۆکارەکانی تریش و ئابووریشێک لە هۆکارانەیە کە دەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی تەلاق لە کۆمەلگا زۆر بێتن و هەروەها ئاستی ڕۆشنبیری خەڵکەکەش دەورە دەبینێتن یعنی ئاستی ڕۆشنبیری ئەو ئافرەتە ئەو پیاوەی کە هاوسەرگیری لەگەڵ یەکتر دەکەن پێویستە لە یەکتر نزیک بی و لە خۆشیان گەیشتبنە مستەوایە کە بتوانن مەسئولیەتی خێزان بگرن ئاستۆ باشە هۆکارەکان وەکو خۆت گوتت زۆرە یەکجار زۆرە مەسەلەی ئابووریە کۆمەڵایەتیە تەندروستیە ئیتر دەیان کێشەیە سەبارەت بە تۆڕە کۆمەڵاتیەکان حالەتی وابووە لە بەغدا کە تۆڕە کۆمەڵاتی بەرفراوانبوونی تۆڕە کۆمەڵاتیەکان وا بکە ڕێژەی تەلاق زیاد بەتەکید ئەوەی باسمان کرد ڕۆشنبیری تاچی عراقی ئەوەش دەور دەبینێتن ئەگەر هاتوو گەیشت لە مستەوایەکی ڕۆشنبیری وا بنتوانیان بزانن بە شێوەیەک تعامل لەگەر تۆڕە کۆمەڵایەتەکان دەکەن بەتەکید ئەو کاتە نابێتە هۆی لێک جیاببوونەوە بەڵام ئەگەر نانزانی ئاسی ڕۆشنبیریان بە شێوەیەک نەبوو کە بتوان شێوازی مامەلەکردنیان لەگەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵای وشێک لە هۆکارەکانەکە ڕێژەی تەلاقی زیاد کردووە لە عراقدا ینی پرۆسی هاوسەرگیری لە ناوەڕاست و باشووری عێراق ئاسانترە پێم وایە ئەوەش پەیوەندی بە عادات و تەقالیدی و کۆمەلگاوە ینی کۆمەلگای کوردی جیاوازە لە کۆمەلگای عەرەبی لەوبارەیە ئەوان شێوازی مارە بڕین و شێوازی دووبارە هاوسەرگیری پیان وایە ئاسانترە لەوەی کەلا ینی ئافرەتەیە چەند جارێک شوو بکە بەدڵنیایە زۆرە و حالەت نازانم ژمارەکە لە بەرەوەی منی زیاتایەکم لە بەردەستی بەڵاستم حالەتەکان زۆرە حالەتەکان هەن بەڵێ ئەوەی ئەمە لە کۆمەلگای عراقی جێبیسی دەبین و بەرچاومان دەکرێتن بەڵێ هەن مەسلەی تەلاقدان مەترسێکی دروست کردووە لەسەر کۆمەلگای عراقی بەگشتی بەڵێ هەیە لە هەموو کۆمەلگایەک بابەتی تەلاقدان هەیە پێم وایە لە عراقیش بەرەو زیادبوون ڕۆیە بەڵام بەو شێوەیە کە بتوان بڵێن بە شێوەیەکە کە مەترسی لەسەر وەزعی عراق دروست کردووە. بابزانین جۆرەکانی ئەو کەیسانی کە دێتە بەردەم بەڕێستان سەبارەت بە تەلاق کەیسەکان چ جۆرێک بە چ شێوەیەک ئەمە دوو جۆر تەلاقمان هەیە ئەو تەلاقانەی کە لە دادگا تەنها پەسەند دەکرێت لە دەرەوە تەلاقەکە کراوە و لە ناو دادگایە تەنها پەسەند دەکرێت مەپێڵێن تەزدیقی تەلاقی خارجی جۆرێکی تر تەلاقمان هەیە کە دێن لە ناو مەحکەمە داوای تەلاقەکەن کە مەپێڵێن تەفریقی قەڵای طبعاً هەردوو جۆرەکەی ئەگەر پشتە ناو بنجوبناونەکانی ئەسبابی زۆرە بەڵام بەسەرەکی بەڕاستی ئەوەی کە زۆر زەقە لەم ڕۆژانەیە جیابوونەوەیە لە نێوان ئەوانەی کە لە عمرێکی یا بڵێن لە تەمەنێکی بچووک مارە ئەکرێن لە 18 ساڵ کەمتر نسبەتێکی زۆر ڕێژەیەکی زۆر کە لە 150 زیاترە ئەو کەسانی کە تەلاق دەدرێن لە ناو محکەمە لەوانن کە تەمەنیان بچووکە بەداخەوە دەتوانین بڵێن
ڕێژەی ئەو ئافرەتانەی کە لە تەمەنێکی بچووکەوە شویان کردووە ژیانیان دروست کردووە دواتر زۆرترین ڕێژەی تەلاق لەو خێزانانە دروست زۆرترین لەوانەیە بەڵام ناتوانێت بڵێ تەنها ئافرەتەکان مناڵەش کە جاری وا هەیە بڵێن پیاوەکەش یان کوڕەکە کە ژنی بۆ ئەهێنن تەمەنی لە 18 ساڵ کەمترە تۆ تەنها ناتوانێت هەم کچ هەم کوڕ زەواج لە بینی کچ کوڕ لە تەمەنی 18 ساڵ کەمتر هۆیەکە بۆ هۆکانی جیابوونەوە. هۆکاری ترمان هەیە بەهۆی ناپاکی هاوسەریان بەهۆی نەگونجان زۆرمان هەیە. زۆر جاری باشێ بینی تەلاق ڕووەدا سەبەبێکی معەن هەیە بەڵام ئەو دوو کەسە تێکگەیشتن نیە لە نێوانیانە. بەڕاستی هۆکاری ترمان هەیە هۆکاری هێنانی ژنی دووهەم وەلەو ئەوە ڕێژەکەی زۆر نییە کەمە ئەو حاڵەتانە طبعاً ئەویش ڕێژەیەکی خۆی هەیە بەڵام زۆر زەق نییە چونکە ئەگەر بێت و تۆ مقارنەی ئەوانە بکەی کە ژنی دووەمە هێنە لە چاو ژمارەی دانیشتوان و ژمارەی عقد زەواجەکانی تر کە لە دادگاکرد ئەکید ڕێژەکە بەو بەرزیە نییە کە ینی جێیەکی بڵین لایتێکی بخینە سەر سەبارەت بە داواکردنی تەلاق زیاتر پیاوە و داوای تەلاق دەکات یان ژن ئەوە دەبێ بەڕاستی داوای حساب بکەیت ئەوەندەی کە تۆ ئاگاداری ئێستا لە هەردوو لا هەیە بەڵام ئەوەی کە من ملاحەزەم کردبێ ئەوەی کە لە دادگاکان هەبێ ڕۆژانە ئێستا زیاتر ئافرەت داوای تەلاقەکە ئافرەتان داوا ئەکەن لەوانەیە پێشتر ئەگەر پێش ئەو هەموارکردانی کە لە یاساکان ڕوویدا یانیش ئەو یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە هات بەڕاستی ئەوە زیاتر دەستی ئافرەتی واڵا کرد کە بتوانێت مەسەلەن ئەو توندوتیژیانە و ئەو نادارپەروەریانی کە لە بەرامبەری ئەکرێ بتوانێت لە دادگاکانەری سەلمێنێ ئەوە خۆی لە خۆیە بەڕاستی ڕۆڵی خۆی هەبووە دوای ئەوە توانای ئابووری ئافرەتیش ئێستا باشتر بۆ ئێستا زۆربەی ئافرەت کارەکە ئەوەش وای لێ کردووە کە ینی مەسەلەن زیاتر داوای مافەکانی خۆی بکات زیاتر مێشکی کراوەتەوە زیاتر درکەکە بە مافەکانی خۆی کە لەوانەیە زۆر توندوتیژی پێشتر لە بەرامبەر ئافرەت کرابێ ئەسڵەن زۆر پێی ئاسایی بۆ بەهۆی کولتوری ناو کۆمەلگاکە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە ئافرەت زیاتر بڵین ڕۆشنبیر بووە لە بەرامبەر مافەکانی زیاتر داوای مافەکانی باشە پێشتر زۆر جار گلەیی دەکرا کە یاساکانی عێراقی زێدەتر لە خزمەتی ڕەگەزی نێر بوون دوای هەموارکردنەوەی یاساکان ئێستا پێتان وایە وەکو دادوەرێک کە یاساکان بەڕاستی هاوسەنگن مافی ئافرەتەکەش یان پیاوەکەش لە کاتی جیابوونەوەدا مافی هەردوو لا بپارێزێ بزانە ئەگەر تۆ بتەوێ بڵێ لە 100% یاساکان هاوسەنگیان بەدیهێناوە بێگومان ئەتوانم بڵم لە هەرێمی کوردستانە بە ڕێژەیەکی زۆر بەرز چونکە زۆر لە یاساکان و زۆر لە مادەکان کە هەموار کراوەتەوە لە بەرژەوەندی ئافرەت بووە بە نسبەت کوردستانەوە توان پێ بڵێم تا ڕادەیەکی زۆر یاساکان لە بەرژەوەندی ئافرەتە ئەمێنێتەوە سەر بواری جێبەجێکردنەکان زۆر جار گلەییەکرێ کە ئەڵێن لە دادگاکانە مافی ئافرەتەکان پێشێلەکرێ بەڵام ئەبێ خەڵک ئەو شتە بزانێت کە دادگا کار بە بەڵگاکە ئەگەر ئافرەتێک چەند ناحەقی لە بەرامبەر کرابێ ئەگەر نەتوانێت ئەو ناحەقی بسەلمێنێ لە بەردەم دادگا بە بەڵگەی یاسایی کار پێکراو دادگا لە خۆیەوە بڕیاری بۆ دەرنەگەڵاکە پێم بڵێ بێ ئامادەکاریەکی باشە بێگومان ئەو ئامادەکاریە تۆ پرۆسەی زەواج بێگومان ئەو ئامادەکاریانە زۆر زۆر گرنگە بەداخەوە ئەو هەموو جیابوونەوەی کە ڕۆژانە لە دادگاکانە تۆمارەکرێن. زیاتر لە 9 کێشە هەن کە وای کردووە ڕێژەی تەلاق لە نێوان خێزانەکان زیاد بکات لە هەمووی گرنگتر کە ئۆکاری سەرەکی زێدەبوونی ڕێژەی تەلاقە لە نێو هەرێمی کوردستان نەبوونی تەفاهم و لێک تێگەیشتنی هاوسەرانە کە بەر لەوەی ژیانی هاوسەری پێک بهێنن ئامادەسازی ناکەن تێگەیشتنێکی ئەو تۆیان نابێت لەوەی کە ماف و ئەرکیان چی دەبێت. هەروها پسپۆران و دادوەر و پارێزەران دەڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان خیانەتی زەوجی چەندین کێشەی دیکە وا دەکات کە ژن یاخود پیا و پەنا بباتە بەر هۆکاری جیابوونەوە. چارەسەر چییە؟ هۆشیاری تاکە لەوەی بەر لەوەی زەواج دروست بکات ژیانی هاوسەری پێک بهێنێت پێویستە ئەرک و مافی خۆی بزانێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.
بێت.